جاران جیرفانەکان 5 دینار و ماڵەکان 4-5 نانی ڕق و هەندێک برنج و ڕۆن و فاسولیای تێدا بوو. بەڵام میسانەکان ئەوەندە قەناعەتیان هەبوو ئەو ماڵەیە شتانەی تێدا بووایە وایان دەزانی خاوەنی بانقێک لە پارەن. بەڵام لە ئێستادا جیرفانەکان هەرچەندە پڕ لە پارە بن و ماڵەکان پڕ لە خواردن و لە برنج و لە نان و زەیت و ڕۆم بن، بەڵام قەناعەت نەماوە. خەڵک قەناعەتی بە ملیۆنێک دۆلار نییە. خەڵکی پێشوو قەناعەتی بە دینارێک هەبوو، ئەگەر دینارێکی هەبووە خۆی پێزەنجینترین کەس بوو. بەڵام لە ئێستادا بەڕک پڕ بێ لە پارە و ماڵ پڕ بێ لە خواردن و بازار پڕ بێ لە کار و کەسابەت، خەڵکی ئەوەندە بێ قەناعەتە و هەمیشە گلەیی هەیە. خۆشەویستان، ئێستا لە سلێمانین لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە دەپرسین هۆکاری نەمانی قەناعەت لای ئینسان لە ئێستادا چییە؟ دەپرسین بۆ ئێمە ئێستا قەناعەتمان نەماوە. قەناعەت بە هیچ شتێک ناکەین، بەراورد بە جاران گۆڕانکاریەکی زۆر بەسەر ئینسانی ئێستادا هاتووە. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست و دەپرسین هۆکاری نەمانی قەناعەت لە ئێستادا چییە؟ لەگەڵمان بن. قەناعەت شتێکە لە ناخایە، بەڵام هەمومان خاڵین لەمە. قەناعەت ئەوەیە کە تۆ ئەبێ بە کۆیلەی پارە. ئەمڕۆ شوێ 7,000 دەستەکەی 5,000 دەستەکەی هەر پێشی قەناعەتم هەیە پێی. هەمووی گلەیەکە رازەفن قەناعەت لەماوە. بەخوا 150 بینایی هەیە. ئەو حاجی کەریم بڵێ بمرین نەبرسا نەمرین نەبرسا. ئەی کاکە بۆ؟ کابرا بە هیچی قەناعەتی نییە. ئەگەر خانووی تەبەقەیەکی بێ قەناعەتی نییە. ئیسا بەشی ڕۆژانەی ژیانەکە زیاتر پێیاکەی تەماحی زیاترە. یەکەم قەناعەتم کردو چونکە هەر لە بیداتم بە کەم هاتوو، فێری زۆر نەبوو. پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەمان تایبەت کردووە بە قەناعەت. جاران خەڵک 5 دیناری سویسڕی پێبوو، ماڵەکانی دوونانە ڕقە و کەمێک برنج و ڕۆنی تێدا بوو، بەڵام بەگەشتبینیەوە دنیای خۆش دەویست و قەناعەتێکی زۆری هەبوو. بەڵام لە ئێستادا خاوەنی چەندەها پارە بین و چەندەها دەفتەر دۆلارمان هەبێت و ماڵەکانمان پڕ بێت لە خواردن، کەسی قەناعەتمان نەماوە، قەناعەتمان پێی نایەت. ئێستا ئەوەیە هیچی قەناعەتی نییە. کابرا ڕۆژی 20,000 دەکەێت هەر پێی ناشکور، ئەڵێ خواوی ئەڵێ خوا لەوە خراپتری لێکە. کارەکەی چییە؟ قەناعەتی ئەمڕۆ شوێ 7,000 دەستەکەی 5,000 دەستەکەی هەر پێشی قەناعەتم هەیە پێی. هەڵم خوانێ ڕێخوا زیایی گابم. باش ئەوانەی کە لە ئێستادا ڕۆژانە 20,000 دیناریان پێدەبڕێ و قەناعەتیان پێنایە، هۆکارەکە چییە؟ بۆ لە ئێستادا ئینسان قەناعەتی نەماوە؟ هۆکارەکە ناشکوریە. ناشکورم بە بەشی خوای گەورە. وێ ڕۆژ بە ڕۆژ ئەم وڵاتەمە لەوە خراپتری لێە. ڕۆژ بە ڕۆژ لەوە خراپتری لێ ئەم وڵاتە. ئینسانی جاران شکور بوو. هەر زۆر شکورمە بە بەشی خوای گەورە. 4-5 لە ژوورێکا بوون هەر زۆر بە بەشی خوای گەورە شکور بوون. ئاچی بە خوای گەورە چی بە پێی خوارد لەو ماڵەیە. بەد ئێستا کابرا شەو ڕۆژ هەرڕاکە هەرەڵێ نییە هەرەڵێ نییە، هەر ناشکوریەکە بە بەشی خوای گەورە. وێ خوای گەورە نایاتێ. قەزێگە ئەوەیە. ئێستا یعنی ناتوانین 4-5 ئایلە لە یەک خان و دابژین؟ ئەتوانێ بەس لەوەی قەناعەتیە، بەڵ ئێستا هیچی قەناعەتی نییە. ئەوەیە ئێستا هیچی قەناعەتی نییە. هەرەڵێ بابێ هەرەڵێ بابێ. شکور نییە بە بەشی خوای گەورە تێگی ئەوەیە بەخوا. هۆکاری نەمانی قەناعەت لە ئێستادا چییە؟ ڕەحم لەماوە، ڕەحم لەماوە. ئەم جارە قەناعەتەکە چییە؟ تۆ ئیشە قەناعەت بۆ بکەی. تۆ نابێ بڵێ وەڵا ئەو کابرا دە وەڵامەوەشن پارەی ئەوم بەقێوەم پایاکە بە گوێرەی خۆت. خوا بۆی دابین کردی ئەو ڕۆژ چەندێ بوو، خواونی بۆ دابین کردی. مثل مشکورم بەوە. ئەبە لە دیش نایە داینم. بێت مشکورم پێی. لەخوا هاتی ڕۆژانەت چەندە؟ وڵای دا 12 قەناعەتت بەو 12,000 لەخوا بە زیاد. خوا لە بەڕای لامانە ئەرە وەڵا زۆر قەناعەتمان پێ. باش ئەی ئەوانەی ئێستا بۆ نمونە ئینسانی سەردەمی ئێستا بۆ قەناعەتیان نەماوە؟ وڵای
نزيكي آخر الزمان آخر الزمان ما شو قناعة هو كبش أخوه ويدانا شو قناعة بيبكي شو قناعة بيبكي تو ولا الرجل صدنا لك وناكبي هالشيء خو بكنا مثلا صايم أما فروشم خو فيش نقصم چەند ساڵە خەریکی ئەو کارێک هذا لسه ساعة عربة 30 ساڵ بۆ نمونە لە ساڵانی یەکەمی ئەو ئیشت ئەو کارت کردیە داهاتی ئەو کاتی چەند بوو ولا 5 دينار و 6 دينار وقناعة لك شو هرزان تشتغل جنان زي مش تبى باري تعاو كاري بايع مش تك مولدية ئەوەی ئەو کات 5 دیناری هەبا شابو عربة شو هرزان وخاله فلي بالنسبة شوارع زالمة فلي عبدوها زالمة ستا 100,000 هەیە و نەخۆی پێ پاشایە و نەقەنەعەتیشی پێدێ و هەمیشە گلەیش دەکات حميق لي كرازة في قناعة لي معه نعيس كان يود وصلنا الباقي والله ايش بقى ناكله يود وصلنا الباقي وبقنا على ناكله ايش اخوه دووسەتی پەیدا کردی و دەری چم پەیدا نەکرد بقى ناكله ايش بقى ناكله يبقى كل دوصل سياسات بقى هل نشكرهم هل نشكر زو خلافه بەڕای جەنابەت دەبێت ڕۆژێکدا بێ و قەنەعەتە بگەڕێتەوە ئینسان شکر بێت بە 1,000 دیناری ان شاء الله شكرهم بس اخواتي قەنەعەت بۆیە نەماوە ناژی کیلۆیە تەماتە 1500 دینارە ئایا کنێ چۆن بژی قوربەسەرێکی وا 4 دەسە گۆرەوی داناوە دەری نایەنێ ئەوە بۆیە قەنەعەت نییە ئەگینا قەنەعەت بۆ یەکێبوونی ببێ بەڕێزەکەم چاوە شیرینەکەم بۆچی خەڵک پێی ناخۆشە یەکێکی وەکو تۆ پرسیار نەمتکە نەک تورکمانێک نەک عەرەبێک نەکێکی غەیرە دین پرسیارم لێ بکە ئەو پرسیارە زۆر بەجێ و جوانە بەڵام ئەوە تەقەنەعەت لەبەر ئەوە نییە خەڵک ئەگەر شتێ ببێ و وەکو ئینسانێک بژی بۆچی ئەشێ ناڕەحەتی دەربڕێ بێتاقەتی دەربڕێ برای گەورم بەڕای جەنابەت دەبێت ڕۆژێکدا بێ ئەو قەنەعەتی جارانی ئینسان بگەڕێتەوە ئەگەر ئەمانە بچنەوە بە خۆیانە خوا هەڵ ناگرێت ڕای جەنابەت ڕۆژێکدا دێ و قەنەعەتی ئینسانی جاران بەیزنی خوا بەیزنی خوا نابێ ئینسان ڕەژمین دێ ئەشێ ئیسێ جەنابەت خانە نشینی بەڵێ خانە نشینەکەت چەندە وەڵڵاهی 450,000 قەنەعەتت پێی هەیە زۆریش دەخوا بە زیاد بێ زۆریش دەخوا بە زیاد بێ باشە جەنابەت ڕەنگە خانە نشینێکی مانگانەی ئەو مەبلەغە پارەیە وەردەگری قەنەعەتێکی زۆرت پێیە بەڵام لە ئێستادا کەسی وا هەیە ڕەنگە مانگانە بە دەفتەر دۆلاری هەبێت بەڵام قەنەعەتی پێی نییە و هەمیشە خەریکی گلەیی چاوچنۆکە بە قوربانم ئینسانی چاوچنۆک بە هیچ شتێک تێن ناخوا من برادرم هەیە باوەڕتان بێ و دوو پیاوەی ناسن ناکرێت ناوی بین بەخوا 150 بینایی هەیە ئەو حاجکەریم بڵێ بمرینە بەرسان نەمرینە بەرسا ئەی کاکە بۆ تۆ باوەڕت ببێ معلوم نییە من ماڵی خۆم ببینم معلوم نییە بتوانم چوە ماڵەکەی خۆم ئێمە چکو خوا دۆستی کردن باچی ئەو چاوچنۆچیە ئەو چاوچنۆکێ ئینسان هەیە خواوای دروست کردووە برا ئینسان هەیە وەها دروست بووە وەها ئەژی بۆ خۆی ناژی بۆ ئەوەیە ژی کە ئەو مدەکەمەی کە هەیەی عقلی بۆ ناشکێ شعورەتی ئەوەی نییە نازانێت تۆ چیت 50 ساڵە ژیت واوەکو ئینسانێک بژیت واوەکو قارەمانێک بژیت چکو نەفسی ئینسان خوا بەرزی دروست کردووە تا تەنەزولکردن زۆر خراپە نەفسی ئینسان لە هەموو شتێک بەرزترە کابرا شەو ڕۆژ هەرڕاکە هەرەڵێ نییە ئینسانی چاوچنۆک بە هیچ شتێک تێن ناخوا ئەبینین ڕۆژانە کەسانی زۆر فەقیر وەژا دەبینین هێندە قەنەعەتی زۆرە نەفسیەتی ڕێگەی پێ نادا بێت دەست بە تۆ بگرێ کاکە دینارێکم بەرێ ئەمەی لە دینی ئیسلامەوە دوور بە قەنەعەتی نامێت بەڵام دەڵم خوانێ بڕێ بەزیای بێ و خوانێ بڕێ بەس نییەوە ژەیە هێگەوە با چیمان کردایە ئەوەی بە دوای مادەوە ڕاکە بە دوای دینەکەیەوە ڕانا لە ئێرانەوە هاتوومە دە ڕۆژیش ئیشم نەبووە و هەر قەنەعەتم پێ بووە وتمە لەخوا بەزیاوێ خەڵکانێک هەن مانگانەیەکی زۆر کەمیان هەیە بەڵام قەنەعەتیان بە پارەکەیان هەیە بەڵام خەڵکانێک هەن داهاتێکی زەبەلاحی دەفتەر دۆلاریان هەیە و کەچی هەمیشە گلەیی دەکەن و دەڵێن کوا بازار کوا پارە کاوەکو جاری جارانە لە ئێستادا ئینسان بۆن دەبێ قەنەعەت بووە ئەو قسەیەکە تۆیکە بێ قەنەعەتی سم قەنەعەتم بەوە هەیە و بێژیم تا دیارە وشکەوە باشە هۆکاری چیە قەنەعەت نەماوە هۆکارەکە هەر قەنەعەت ئەوەیە کە تۆ ئەبێ بە کۆیلەی پارە تا عەبدی پارەی ئێمە بووین بە کۆیلەی پارە ئێوە نییە ینی بووین بە کۆیلەی پارە بۆیە قەنەعەتمان بە هیچ شتێک نەماوە دە باوەڕ بەخوا قایم بوو ئەو ژیانەی کە خوا بۆی دابین کردووی ئەو داهاتەی
قەنەعاتی پێ بێ پێ بژیت پێژیت بەسکە قەنەعاتی پێ بێ بە عەبدی پارە و تەواوی بۆ خۆت قەنەعەتت بۆ پارەی هەیە کە بەو گۆرەوی فرۆشتنە ڕۆژانە بەدەستت دەکەوێت؟ ئێوەنی قەنەعاتم بێ هەیە هیچیشم نییە قەنەعەتە وای کردووە دانیشی لە دەر ئەو گۆرەویانە تاوەکو ئێوارە بیفرۆشی بەڵام کەسی وا هەیە ڕەنگە باڵەخانەی بەرز و پارەیەکی زەبەلاحی هەبێ لە بانقا کەچی هەمووی گلەیی دەکات و هەمیشە گلەیی هەیە ئاساییە فێر بوو فێری ئەو پارە زۆرە بەلاشە بوو تا پیساوەتە من قەنەعات بێ هەیە و گلەی لە کەسیش ناکەم وەخت کەسیش نییە تا بەبێ گلەیی بکەی خەریکی کار و کەسابەتی خۆتی جاران دەیانگوت ئەوەی کە 2 دیناری هەبوایە پاشا بوو بەڵام لە ئێستادا ئەو 2 دینارە بووە بە دەفتەر دۆلار و کەسی نەخۆی پێ پاشایە و نەقەناعەتی ماوە و هەمیشە گلەیش دەکات بە هەر گلەی بکات چی دەسەکەێت گوێگەل نەکەس ئەوزاگە هەموو لادێ هەموو پێش ئەو هەمە حیزبش ئەمە خێو کرد یان دەدوان سەر بزنیە بوو یان مانگایگە بوو هەنێ گەنموزۆ تاوای دەرە لەوە زیاترا بوو گەشتبینیش بوو بەرامبەر بە ژیان و بەدڵێکی خۆشەوە نەکردو بڵێ وەڵامرم لە برسا نانیە بیخۆین ئەو هەموو پێشمەکەش ئەمە ڕێکرد بەڕای جەنابەت دەبێت ڕۆژێک دابێ ئەو قەنەعەتی جاران بگەڕێتەوە زۆر زەحمەتەوە بێ گۆڕانکاریی قورس بێ مرۆڤایەتی کەم بێتەوە ئەو وەختە هینا تازە ئەو قەنەعەتە نەماوە تازە ڕۆژ دەگە ڕۆژە خراپترە بێ ئەو قەنەعەتە یعنی قەنەعەت بینی هەرچەندە تەمەن بڕوات قەنەعەت زیاتر کاڵ دەبێتەوە نامێنێت ئیتر ئێمڕۆ ئەم حەسرە هەموو دنیا وای لاتوە هەر عێراق نیە هەر کوردستانیە هەر من و تۆنین هەمووی وای لاتووە یعنی قەنەعەتی بە داهاتێکی زۆر نەبێ قەنەعەتی پێ نییە یعنی ئەبێت لە مەسروفی خۆی زیاد بێت لە ماڵ و مناڵی ئەبێ خانووی زۆر هەبێ ئەبێ سەیارەی باشی هەبێ ئەو شتانە وای لێکە قەنەعەتەکەی ئیتر تەواو کوردەواری جاران باسییان دەکرد قەنەعەتت بەکەمە نەبێت و بە زۆرەش نابێت باشە بێ دەستی پاک نەبێ ئینا قەنەعەتی نەبێ چۆنەژیت هۆکاری نەمانی قەنەعەت لە ئێستادا دەگەڕێنیەوە بۆچی ئینسان بۆ لە ئێستادا قەنەعەتی بێ شتێک نەماوە ئینسان کاتێک کە پشت دەکاتە دین پشت دەکاتە خوا و ڕووە کاتە مادەپەرستی قەنەعەتی نامێنێ قەنەعەت شتێکە لە ناخایە بەڵام هەمومان خاڵین لەمە ڕاکەین بە دوای مادەیە ڕناکەین بە دوای ژیانە ڕناکەین بە دوای ئاخیرەتە ئەمە شتێکە لەوەی کە ونمان کردووە بۆشمان نادۆزرێتەوە تا ئەو کاتەی نەگەڕێنەوە سەرسکەی ڕئیسی خۆمانەویش پابەندبوونەوە بەها ئاینیەکان پابەند کەوتنە شوێنی قورئانە دوورکەوتنەوەی لە تاوان و هەڵە و زینا و خراپە ئەمانە وامان لێەکەن فێری قەنەعەت بین قەنەعەت ئەبێ لە پێشا دڵت ڕابێنی لەسەر قەنەعەت دڵت ڕابێنی لەسەرەوەی کە هەڵە نەکات دڵت ڕابێنی لەسەرەوەی کە خراپە نەکەی کە لەمەوە قەنەعەتت بۆ دروست بوو کە هەڵە و خراپە و تاوانەکەی قەنەعەتی مادیشت بۆ دروست هەبێ ڕازیە بی بەوەی کە خوددا پێداوی کە ڕازی بووی بەوەی کە خوددا پێداوی هەمیشە ئاسوودەی هەمیشە چاوت ئیتر چاوت لە کەس نییە چاوت لە دوای پارەی تر نییە چاوت لە دوای شوێنی تر نییە ئەمە حەقیقەتە ئینسانی ئێستا مادەپەرستە بەڵێ هەمووی مادەپەرستە هەمووی نا سەتا نەوەتی ئینسانی ئێستا مادەپەرستە ئەی سەتا دەیەکەی تر کەواتە نابێ مادەپەرست بێ ڕەنگە بەڕای جەنابەت ئەمان قەنەعەتیان هەیە لە ئێستادا قەنەعەتیان بۆ بەشێکە خوا پێیداون ماوە سەتا نەوەتی مادەپەرستە سەتا دەکەی سەتا پێنجی خاوەندە سەڵات و پارەیە سەتا پێنجەکەی تری ماوەتەوە هەند تەگەر تەواوی قەنەعەتیشیان نەبێ هەنێکیان هەیە چکە ئەبینین ڕۆژانە کەسانی زۆر فەقیر وەژا دەبینین هێندە قەنەعەتی زۆرە نەفسیەتی ڕێگەی پێنادا بێت دەست بە تۆ بگرێ کاکە دینارێکم بەرێ هێندە قەنەعەتی بەرزە هێندە ورەی بەرزە هەندە باوەڕی بەوە هەیە کە خوایەگەی و ڕستێدا نایە بە تۆ بڵێ دینارێکم بەرێ ئەم لە سەدا پێنجەی ئەمەیە ماوەتەوە ئەوەشی کە ئەمێنێتەوە لە سەدا پێنجەکەی کە چینی ئەوەیە هەڵتۆقیوە لە پڕ و کەس نازانێ بە چی وای لێهاتووە ئەمانە هەرچەند بە حیاتیان قەنەعەتیان نەبوو تێریش ناخۆن هەتا زیاتریان نەبێ خراپترە بن بەڕای جەنابەت ئەو تێر نەخۆرانەی کە لە ئێستا لە ناو کۆمەڵگادا هەن و چاویان چنۆکە وای نەکردووە کە ئەو بەشەی کە بەشە سادەکە بۆ نمونە کە داهاتێکی کەمی ڕۆژانەی هەیە وا ینی چاو لەوام بکات و قەنەعەتی بە شتێک نەمێنێت ئەوان بوونەتە هۆکارێک کە ئەو بەشە هەبێ
نەک هەر ببن بەوەی کە ئەو بەشەکە هەیە چاویان لێ بکە ئەوان بوونەتە ئەو بەشەی کە ئەو شتەی کە بوونی ئەو هەژارانە ئەو چینە سادە و داماوە هەبێت چکە ئەوان هەندەیان هەیە زیاتریانن ئەتوانن زیاتر لەوەی کە لە کوردستانە هەیە هەژارە زیاتر لەوە بەخێو بکەن تێگەی ئەمان ینی تەبعەن وای لێ هاتووە هەندێک کەس خەڵک هێندە وای لێ هاتووە ینی مەیوز بووە لە ژیان چاو سەیری چواردەورەکەیەکە جۆرێکی کەیە سەیری خۆیەکە جۆرێکی کەیە بەڵام وەک پێم وتی ئەوانەی کە حقیقەت و ئەمە ڕاستیە ئەوەی کە ڕەبتە بەخواوە ئەوەی ڕەبتە بە دڵی پاکە دەرونی پاکە باشە ئەوەی کە لە ڕووی جستەیی و ئەخلاقی و ئەدەبیەوە پاکە لە ڕووی معنەویشەوە پاکە چکە ئەتوانێ خۆی بگرێ ئەتوانێت زاڵ بێ ئەزانێ دوا ڕۆژێک هەیە ئەگەر لێرە حەقی نەدرابێ و حەقی خودابێ لە شوێنێکی تر هەیە قە حەقی بۆ بکرێتەوە و حسابی خۆی بۆ وەرگێتەوە جەناب شۆفێری تەکسی بەڵێ زۆر باشە قەناعەتت بۆ بەشت هەیە کە ڕۆژانە بە تەکسیەکەتەوە بەدەستی دێنی لەخوا بەزیابێ باش ئەگەر هەبێت و نەبێت هەر قەنەعەتمان پێی هەیە ئەگەر نەبێت قەناعەتیشت پێی هەیە ئەگەر نەشبێت ئەوە دەسەڵاتی خۆی گەورەیەوە چار زۆر باشە لێسادا دەبینین خەڵک قەناعەتی کەم بۆتەوە قەناعەتی بۆ ڕۆژانەیە کە بەدەستی دەگات یا بەدەستی دێنێت یا بۆ بەشتێکە خوا پێی داوە قەناعەتی پێ نەماوە بەگشتی هۆکار چییە کە لێسادا لای هەموو کەسێک لای بەشێکی زۆری خەڵک قەناعەت نەماوە هۆکاری سەرەکیە گەڕێت و بۆ دینی ئیسلامی لە دینی ئیسلامەوە دوور بە قەنەعەتی نامێنێت ئەگەر کابرا ڕوو لە خوا بێ و نوێشکەر بێ بۆ بەشێکە خوا بۆی داناوە پێ ڕازیە و خۆی گەورەش بەشی خۆی دایم ڕستقی هەرەدا ئەگەر ڕۆژێکی ژنەیدا تاقیەکات ئەوانەی ئێستا ڕوو لە خوانین و پشتیان لە ئیسلام کردووە وڵی بە شێوازێکی گشتی باڵێ ینی بەڕای جەنابەت ئەو کاتانەی کە لە سەردەمی کۆم باز دەکەم خەڵک بە 2 دینار و بەنانەیەکی ڕق و بە ڕۆژانەیەکی کەم قەناعەتی هەبوو ئەو کات ئەوان زیاتر ڕوو لە خوا بوون و خواترز بوون بۆیە قەناعەتیان ئەوەندە بەو بەشەی خۆیان هەبوو بە تاکید پێشتریش عین چۆن بڵێ خەڵکەها هاتوچۆ هەبوو هاتوچۆی مزگەوت زۆر بوو ئێستا هەر جارە و بۆنەی سەبەبێ بە بۆنەی نەخۆشی بە بۆنەی هیچ شوێنێ نەما ینی خەڵک زۆر هاتوچۆی مزگەوت ناکە ڕەحم کەم بۆتەوە خەڵک زۆر هاتوچۆی مزگەوت ناکە بەڵام کە وردە وردە دینی زعیف بێت و قەناعەتی نەمێنێ و عینتر لە زۆرشی تر نزیکە بێتەوە کە لەخوا دوورگەوتەوە لە زۆر خراپی تر نزیکە بێتەوە بەڕای من بەڵێ خەڵک زۆر هاتوچۆی مزگەوت ناکات مزگەوت ناکات بەڵام لێسادا مزگەوتەکان بەراورد بە پێشوو چەند قات زیاتر بووە ئەو هەموو مزگەوتە بۆچی ئەگەر خەڵک هاتوچۆی مزگەوت ناکات آخر دەهەشە هەر بۆ ڕیای هاتوچۆی مزگەوتەکە لە دڵانی قەناعەت شتێکە لە ناخایە بەڵام هەمومان خاڵین لەمە ڕاکردنەکەشم بیرێت 3-4 ساعت بە پێ ڕۆژی لە تنانی دەست ناکە ئێستا ئەمانەی کە ئێستا ئەڵێن قەنەعەتمان نییە شتەکە لە پڕێکە هاتە بەدەستیان زۆر جاران قەناعەتیان ئەوە بوو لەخوا بە زیاوی گشتی لە ناویەکە سالم بوو سلااوت لێبێت و ماندی نەبی چای منی بەڕێزی سپاسەکەم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لەسەر قەناعەت قسە دەکا و پرسیار دەکا لێسادا هۆکار چییە بەشێک لە خەڵک قەناعەتی بە هیچ شتێک نەماوە جاران داهاتێکی کەمی ڕۆژانەمان هەبوو بەڵام گەشتبووین بووین ژیان دۆست بووین ژیانمان خۆش دەویست و بە گەشتبینیەوە چاومان لە بەیانی بوو چاوەڕێی بەیانیمان دەکرد بەڵام ئێستا ڕەنگە بەراورد بە جاران بار و گوزەران زۆر باشتر و پارەش زۆرتر بێت بەڵام مرۆڤ ئەو سەردەما قەناعەتی نەماوە هۆکاری نەمانی قەناعەت لێسادا بۆچی دەگەڕێنیەوە جەنابەت یەکەم قەناعەتەکە نەماوە دومینیان چاولێکەریە من نیمە تۆ هەتە حەزەکەم بگەم بە تۆیە ئاسی خۆم ڕاکێشم بۆ تۆ ناگەم بە تۆیە ئەمە یەکەمیان دومینیشان جاران تۆ بەشی ڕۆژانەی ژیانی خۆ پایاگرە و خوا نەیبڕێ ئیسا بەشی ڕۆژانەی ژیانەکە زیاتر پایاگەی تەماحی زیاترە بیت حەزەکەی زیاتر دروست بێ حەزەکەی زیاتر پێ بگەیت بژێوی ژیانەکەش قورسە هۆکارەکان چییە جاران مۆلیدەنەوە ئیسا مۆلیدەیە ئاوە کارەبایە ژیانەکە قورسە موچەکە کەمترە ئەمانێ خەڵک کرێ چییە مەسرفەکە قورسە ئیشەکە کزە ئەمە ژەیە بەس قەناعەتەکەش کەمە جارانیش کرێچی هەر هەبوو بۆ کار و کەسابەت ڕەنگە ئەو کاتیش کار و کەسابەتێکی باشە بووە بەڵام مرۆڤ ئەو سەردەم سادە بوو قەناعەتی بە کەمترین داهات هەبوو بەڵام ئێستا پارەیەکی زۆر هەیە و بەراورد بە جاران کەچی
ڕۆژ بە ڕۆژ قەناعەت لاواسر دەبێت و مرۆڤ یەو سەردەما قەناعەتی بە هیچ شتێک نەماوە. نا قەناعەتەکە وایە خۆی قەناعەتەکە نەماوە یەکەم و دووەمیش ئینسان ڕازی نییە بە بەشەکەی خۆی هەوڵی زیاترەیە کە هەوڵی زیاتریشیە ئینسان ئەوەی تەماحەکە زیاترە بێ حەزەکەی زیاتر دروست بینە ناو کەسەکانی خۆتا 4-5 برای حەزەکەی تۆ لە میان زیاتریا بێ حەزەکەی زوو دروست بی کە هەشی بێ خەڵکەکەی بەلاتە خەڵکەکەش تەماحی پارەیە و مەیلی پارەکەی بۆیە. ڕای جەنابەت ئەوە ڕەوایە حەز بکەی لە برایەکانیشت زیاترت هەبێت. خۆی ڕەوانیە بەس لە خۆمانە و لەگەلی کووردا هەیە حەزەکە هەبێت حەزەکە خۆی دەست باڵا بێ و دەمسپی بێ و هەموو شتێکی خۆی هەبێت. ئەگەر لە بەڕێزت بپرسم بەو دەهاتەی کە ڕۆژانە بەکاری بۆ یاخچێتیەوە دەستت دەکەوێت قەناعەتت پێی هەیە؟ خوانەی بڕێ و بەزیای بێ و عیبینی. ئێواران کە پارەکە لە جیرفانت دادەنی چی دەڵێی؟ هەزار جار خوانێ بڕە ماچێکەکەم و خەمە گیرفانم سێم ناڵمەی خۆم و خێزانم 5 کەس پێژی باڵێ ماعاششم نییە. لە هیچ ناکەی لەوەی کە بڵێ بۆ نمونە بازار لاوازە و نەخوانەی بڕێ بەشی خۆم پێیاکەم. ئەوانەی کە قەناعەتیان نییە وەکو جەنابەت نین ئێواران ناڵێن خوانەی بڕێ و بە زیاد بێ. بەڵام دەڵم خوانێ بڕێ بە زیای بێ و خوانێ بڕێ بەس نییەوەژ هەیە هێگەونە با چیمان کردایە ڕاکردنەکە و نەوەتەکانیان بیرچوو لێشاوەکە بیرچوو بانێت تارە ئیشتا کرد بۆ چیلێ ڕۆن بۆ چیلێ شەکر بۆ چیلێ برنج پێمان دەکڕا خۆمان پاقلەمانە کرد بە نان دایکمە کرد بە نان سێمە کرد نەژبوو جاری وا بوو ماڵە ماڵە گەڕای بە قورعان لە گەڕەکە نانیان کۆ کردم بۆ ماڵێتر بیرم مێ ڕاکردنەکەشم بیرێت 3-4 ساعات بە پێ ڕۆژی لە تنانی دەست ناکەم ئیسا خوانێ بڕێ باش بەس قەناعەتەکە نییە ئیسانەکە قەناعەتەکەی جارانی نەماوە. ڕای جەنابەت شتێک بکەین ئێمە تاوەکۆ قەناعەتی جاران بگەڕێتەوە. بەخوا ناگەڕێت کەسی نەیماوە ئەمی ورێ ڕووخراوە کابرا کوڕێکی نێرە بە خارجێکا بە دوویکا بە سێ قەناعەتی نییە خانوویەکێ دوی هەیە سێ هەرە لێ نییە 50-60 دەفتەری خۆتویە هەرە لێ کەمە خانە دوانیا بەکرێ هەرە لێ کەمە دوکانی لێ کەمە هەنی دە قەناعەت و بژێی ژیانەکە وای لێگرۆ ئینسان قەناعەتی نەمێنێ. هۆکاری ئەوەی کە قەناعەت نەماوە لە ئێستادا دەگەڕێنیەوە بۆچی جەناب؟ من دەیگەڕێنمەوانە سەرەتا بۆ حکومەت دانیشت و هەسا شاری گەورە دیاتی گەورە نەکرد دیاتەکانی نەجوڵان تێگەی هەمومان هەچ کەسێکە هاتە ناو ئەم شارەوە شتەکە زۆر بوو ئێستا شتەکە نییە هەش بێک گدانە پارەکە زۆرە هەموو ئەو قەناعەتی کە ئێمە پێمانە کرد بە نانڕەقەیەک ڕۆژانە قەناعەتمان پێە بوو داریوا بۆ من مناڵ بووم بەبیرم یە دایکمەیوت کوڕم وەرە نام خەرە ناو گیرفانتەوەوانە پاچە پاچە لیکەرەوە بیخۆ لەبەرەوەی کە نەبوو قەناعەتمان پێ هەبوو ڕێز و ئەحترام هەبوو تێگەی ئێستا گەڕێنەوە بۆ حکومە شارێکی گەورە کردووە دیاتەکانی وەلاو ناوە وەرەگە بێت و دیاتەکان دروست کاتەوانێ هەمووی ڕاتەوە ناو دیەکەی خۆی و قەنعات بە شتەکانی خۆیەکە بە زەرعاتەکەی خۆیەکە بوونی شتەکان لێرە ئەیکە ئەمانەیە هۆکارەکەی کە قەنعاتی هیچ شتێ نەماوە هیچ شتێ لە جێی خۆیان نەماوە لە وڵاتی منێتەوە هەمووی هەڵپەیە هەمووی جاری وایە تایەتی لێرانە دوو ئیش سێ ئیشەکە هەر پی ناژی ئەو تا منێژە لێوانە ئیشی بۆ یاخیر 5 سەرخێزانین بۆش قەنعاتمان کردو لە کەم قەنعاتم کردووە چونکە هەر لە بیداتم بە کەم هاتوو فێری زۆر نەبوو ئێستا ئەمانەی کە ئێستا ئەڵەن قەنعاتمان نییە شتەکە لە پڕێکە هاتە بەردەستیان زۆر بوو ئێستا پێی نەماوە قەنعاتی پێی نی حەزی هەر بەوەیە کە زۆر پارەی زۆر لە گیرفانە شتی زۆری لە گیرفانات هۆکارەکەی من ئەگەڕێتەوانە بۆ حکومەت بۆ داهاتی حکومەتە شتی حکومەت ئەگەر حکومەت پیلانێکی ئەمەی هەبێت چارەسەری ئەم شتە بکەم حەلە بکە من باسیەوەکەم ئەگەر بێت و چەند لادەیەکمان بۆ ئاوەدان کاتەوە چەندەیەکمان بۆ ئاوەدان کاتەوانێ هەمووی کێتەوە سەر زەرعات و هینی خۆی فەرمۆتانێ ئەو هەموو زەرعاتەیە فەرمووی سەد تازە دەست پێەکەین بەوەی کە 6 نان بە 1000 دینار معقول نییە ئێستا ئێمە ئەو هەموو شتێشمان هەیە و هیچیش لەبەردەستمانە ئەو بێکان کەسەکان هەڵە قەنعاتمان نەماوە بە شتەکان قەنعاتمان نەما بەم ژیانە حەزیان بەم ژیانە نەماوە هۆکارەکانی گەڕێت بۆ ڕای جەنابەت حکومەت دوای لە هاوڵاتی کردووە کە هاوڵاتی قەنەعاتی نەمێنێت یاخودەوە هاوڵاتیە بووە بە هاوڵاتیەکی مادەپەرست هەمیشە چاوی لەوەی حقیقەتە هەمووی بووە بە مادەپەرست ئەوەی کە مادە پەرستی خوا ناپەرست ئەوەی بە دوای مادەوە ڕاکە بە دوای دینەکەیەوە ڕناکە
هۆکارەکەشی ئەنجامەکەشی زۆر خراپ دەرات دایمێخوا بیت لەوەکەینەوانێ هەمان پێ بۆ ئەو هەیەی بۆ من نیم ئێکاکە خوایەتی پێ قەناعەتی تۆ وەنێ کەمە تەوا بەسە تویتە تۆ چاو لە ماڵی خەڵک نەبێ قەناعەتە بەوە بێت کە ئیمڕۆ هەتە هەڵپە و نەیە بڵێ وەڵا ئەو هەیەی ئەم هەیەی بۆ من نیمە ئێکەنیتە خوا بەخشیەتی داڕشتنەکەی خوای گەورە ئاوا بوو بۆ تۆ بۆ من ئاوای ئێستا تۆ لەو پلای من لەم پلەیە ئەبێ بن بێمە سەر پلەی تۆ نابێ ناکرێ قەناعەتەکە بێ قەناعەت بە ژیان و بەینەکەی خۆ بکەیت لەم دێ قەناعەت نەماوە یانی ئەزانی چییە دنیا ئاخریا تۆسە سەری مردم کابرا لەوەبەر بە ئەوە نام قەناعەتی بوو ئیسە بە ئەوە وەرەقیش قەناعەتی نییە ئەم هەموو گرانی و ئەم هەموو هێناتۆسە سەری ئەم خەڵکە بە خاتر چیاتوە بە خاتری ئەمەسە ئەی بینیت خۆت بە چاوی خۆت ئەی بینی کابرا بە هیچی قەناعەتی نییە ئەگەر خانووی تەبەقەیجی بێ قەناعەتی نییە هینی چییە هینی ئەوەسە ئەمە هاتووەسە سەری ئەم خەڵکا و خەڵک چێ پێ بڵم بەخوا جاران بۆ مرۆڤ قەناعەتی زیاتر بوو ئەخە جاران قەناعەتیان ئەوە بوو لەخوا بە زیاوی گشتی لە ناو یەکە سالم بوو لە تەک یەکە درویان نادا درو لە گەڵی مردمان نەبوو وەلی ئیسا هەموو شتێک لە تەک یەکە دروین ینی مرۆڤ ئەو سەردەما لەگەڵ یەک سالم نییە و سالم نین مەزبوط نین و لە تەک یەکە بە قوربان نبم جەنابەت چ کارەی وەڵا ئیشی کارگەری و قەناعەتت بەو داهاتەی ڕۆژانە تێکە لەخوا بە زیاوێ قەناعەتم پێ هەر تەمەنەش لە خوای خۆمەکەم هیچ ڕۆژی وا هەبووە بۆ نمونە هیچ شێکت نەبێت لە ئێرانەوە هاتوومە دە ڕۆژیش ئیشم نەبووە و هەر قەناعەتم پێ بووە وتمە لەخوا بە زیاوێ ئەوانێک کە قەناعەتیان نییە کە داهاتەکە دێتە بەرچیان و پارەکە دەستە گیرفانیان ناڵێن لەخوا بە زیاد بوو ئەوە یە خۆ ئەزانی وەڵا ئەوە ناوی خوا لە بیری و چووە ناوی خۆیان لەبیر کردووە ئەرێ وەڵا کەسێک لە ناو پرۆگرامەکە قسەیەکی زۆر سەرنجڕاکێشی کرد سەرنجی ڕاکێشام وتی قەناعەت ئەلێرەیە بەڵام لە ئێستادا ون بووە مرۆڤی ئەو سەردەما مرۆڤی مادەپەرستە و بۆ بە کۆیلەی پارە بۆیە هەر دەرێ بابێ هەر بیر لە پارەی زۆرتر دەکاتەوە و لە ژماردنی پارەدا هەرگیز بێزار نابێت مرۆڤ لە ئێستادا قەناعەتی نەماوە جاران بە 2 دینار و نان بە چینەیەکەوە ژیان دۆست بووین بە گەشتبینیەوە دەژیاین و قەناعەتمان باوەڕۆ هەبوو کە تێیدا بووین و هیواشمان هەبوو بەوەی کە بەیانیەکی باشترمان دەبێت و بە بەشەکەی خۆشمان ڕازی بووین کە خوا پێیدا بووین بەڵام ئێستا مرۆڤ بووە بە کۆیلەی پارە و هەمیشە بیر لەوە دەکاتەوە پارەی زیاتری هەبێت ئەگەر هەشی بێت ئەو کاتی شەر قەناعەتی نییە چاوی لە پارەی زیاترە ئەوەیە کەوای کردووە قەناعەت نەمینێ ئەمنە زۆر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ